لا تۆڕێگەمی بەڕنامەی بەیانی باش کوردستاندا باز لە لیاقەبەدەنی بە تایبەت منداڵ دەکەین کە پێسەرە تەمەنێکەوە پێیان ئەنجام بدرێت خۆی لە خۆیدا منداڵ لە تەمەنی چەنەوە چۆن دەست پێ بکات ئەمە تا چەند گرنگە هەم بۆ تەندروستی ئەو منداڵە لە هەمان کاتدا گەر بێت و منداڵەکە تەندروستی باشتر بێت پێسەر لیاقەبەدەنی بۆ بکرێت ئەمانە چۆن جیا دەکرێتەوە بەپەی تەمەنە جۆر بە جۆرەکان بێگومان من گفتوگۆ زیاتری ئەم بابەتە دەکەم ئەیش بە میوانجاری کاک عەبدوڵڵا حوسێن کە ڕاهێنەری وەرزشی بەشێکی ڕاستەخۆی لە کەرکووکەوە لەگەڵمان دەبێت سڵاو لەبێت کاک عەبدوڵڵا بەیانی باش سپاس بۆی لە تەوەریەکەمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا لەگەڵ ئێمەدا بەشداری دەستپێک ئەمێ باز لە لیاقەبەدەنی بکەین خۆی لە خۆیدا لیاقەبەدەنی بۆ منداڵ پێویستە چۆن بکرێت چۆن بۆی ئەنجام بدرێت. سڵاوت لێبێ بەینتان باش هەموو لای بەیانی باش بێ سوپاس بۆ جەنابی تۆکەین سوپاس بۆ جەنابی هەموو لایەکەین ڕاهێنەری وەرزشی بۆ منداڵان لە خاستەن لە قوتابخانان و لە هەموو لایەکە مناڵەکان وەرزشی دەست پێکە بۆ منداڵەکان لە تقریبا لە 3 ساڵەوە دەست پێکە هیوادارین بۆ ئەولیا ئوموری ینی بۆ دایک و باوک و ئەمانە یارمەتی مناڵەکانیان بدەن هەتا سەرکەوتوو بن بۆ وەرزشەکە. وەرزش بۆ منداڵەکان دەست پێکە لە 3 ساڵەوە بۆ تەمەن بۆ 5 ساڵەوە یعنی ئەبێ خۆمان سەرکەوتوو بین لەگەڵ بابەتە لەگەڵ ئەم بابەتە یارمەتیان بدەین سەرکەوتویان بکەین و دەست پێکە بە وەرزش ئەبێ خۆمان لەگەڵیان بین بزانە خۆیان حەزیان بە چیەوە حەزیان بە چی نیە وەرزش مەسەن تۆپێنەکان سەلاکان تایراکان خۆمان لەگەڵیان بین اینجا بزان لە چی شتێ بە قووەتە بن لە شتێ هینە بن اینجا ئەو مۆهیبە بە سەقڵکەین لەلایەن و قوتابخانە لەلایەن مامۆستا لەلایەن دایک و باوک لەلایەن هەموو لایەوە. کاتە کاک عەبدوڵڵا لەقسەکانتە ئەمەژە بۆ کرد کە لە تەمەنی 3 ساڵیەوە دەکرێت منداڵ دەست بکرێت بە وەرزش بۆ منە منداڵێک لە تەمەنی 3 ساڵیەوە دەست پێ بکرێت سەرەتا چ جۆرە وەرزشێک بۆ ئەو منداڵە ئەنجام بدرێت کە دەکرێت بڵێن تەمەنی 3 ساڵ تەمەنێکی بچووکە. بەڵێ خۆی وەرزش دایمە لە تەمەنی 3 ساڵەوە دەست پێکە توانێت وەرزش بکە وەرزش یانی نالێن مەسەرەن بە وەرزشی وەکەوەی گەورەکان بکە وەرزش دەست پێکەم سان ڕاکردن پاسکل لێو خوڕێ فێری مەلەوان دەبێ لەگەڵ ئەهلەتی ئەچێتە بۆ مثلا حەدیقە لەگەڵ جۆلانی ئەمانە فێری وەرزش بێ نەختێنە بەرەبەرە فێری وەرزشە بێ لە تەمەنی 5 ساڵەوە زیاتر فێرە بێ ئەنجا لەو بابەتە خۆمان سێرەکەین بزان مەوهیبەکەی لە چییە دەست پێکە مەسەن لە چییە بەقوەتە لە جومبازەوە بەقوەتە لە تۆپێن لە سەلا لە تایرە ئەنجا ئەو کاتە خۆمان سەقلی مۆهیبەکەکەین ئینشاءڵڵا. بەڵێ کاتە جۆری وەرزشەکە جیاوازی بەخۆی دەبینێت بۆ منە منداڵێک لە تەمەنی 3 ساڵیەوە دەست بە وەرزش بکات بەڵام منداڵێک هەیە بۆ منە لە تەمەنی 10 ساڵیەوە یاخود 8 ساڵیەوە دەست پێ دەکرێت دەکرێت بڵێن جیاوازی هەیە لە سەرەتای دەست پێکردنیەوە واتە ئەو خاڵی کە لێوەی دەست پێ دەکات هیچ جیاواز نییە وەرزش هەر لە هەموو تەمەنێت دەست پێکە لە 3 ساڵەوە لە 5 ساڵەوە لە 8 ساڵەوە لە 10 ساڵەوە ئەمە دەکەوێتە سەر نەشاطی لەسەر قووەتی لەسەر وەزعی منداڵەکەیە دەست پێکە بەم بزان لە چی کاتێ حەزی پێ دەست پێکە ئەمەش ئەوێ مەسەرەن احتیمامی وەلی ئەمر بابەتی لەگەڵ دایکی و باوکی ئەبێ احتیمامی بدە مامۆستاکەی ئەبێ احتیمامی بدە بزان لە چی بابەتێ بەقووەتە لە چی بابەتێ مەوهیبەی هەیە ئەبێ لەو شوێنە خۆی ئەبێ لەگەڵی بێ و هینیکە مەوهیبەی سەقڵکە. بەڵێ کاتە لێرەدا منداڵەکە دەست بە وەرزشکردن دەکات تا چەند سیستەمی خۆراک پەیوەندی بۆ هێت دەبێت سیستەمی خۆراکی ئەو منداڵە چۆن بێت چۆن دیاری بکرێت لە هەمان کاتدا دەبین ئەو وەرزش دەکات کاتە پێویستە چۆن بێت خۆراکەکەی وەرزش لە هەموو کەسە بۆتە لە وەک ژیانێک لێ هاتووە لەگەڵ بەشەرەکەیە ئەنجا خۆمان وەرزشە بێ وەرز مثلا ئەکەوێتە ناو ژیانمانەوە ئەکەوێتە ناو ئیشمانەوە جێتە ناو بنیەی جسمی خۆم چتەنەوە مثلا مەناعەم بە قووەتەکە لەسەر جسمی حەفزەکە ئەنجا خۆی ئەبێ لە هەموو لایە بێ فێر بێ چۆن وەرزش بکە چۆن لەسەر بێنمە سەر ڕێی سەحیح ڕێی ڕاستی
بەڵێ کاتەوە منداڵە وەرزش دەکات پێویستە سیستەمی خۆراکەکەی چۆن بێت من ئەمەد بە دقیقی وەڵامەکەم وەربگرم ئەو خۆراکانە پێویستە چی بخوات ئایا خۆراکێکی دیاریکراو هەیە بۆم نەبووترێت ئەم منداڵە پێویستە لی بە دووربێت لە هەمان کاتدا لە پاڵ خۆراک خەویش چۆن ڕۆڵ دەبینێ بەنسبەتی وەرزش ینی مەسەرەن بە خواردنەکەی منداڵەکە ڕێکیەکە یعنی مەسەن ئەگەر وەرزش بکەی تۆ هەم جسمت زەبتەکە هەم خواردنت زەبتەکە هەم خەوتنت زەبتەکە هەم عقلت زەبتەکە مەسەن قولێکە العقل السليم في الجسم سليم يعني ئەگەر مەسەن عقلت باش بێت تۆ جانت باش بێ عقلت باشە بێ ئەنجا خۆی وەرزشە چتەنەو ژیانمانە ئەستا مەسەن کەوتەتەنەو مەسەن ژیانی ئۆروپی لە تەمەنی جارێ پای نەگردووە فێری مەلەوان دەکەن ئەنجا لای ئێمە شتە نەختێ دوور کەوتوینە بەم بابەتە یعنی ئەبێ لەگەڵیان ببین لەگەڵ مناڵەکەمان ببین بزانە چۆن حەزیان لێیە چۆن وەرزش بکەن چۆن حەزیان لە چییە حەزیان لە چی نییە ئەبێ فێری ئەو شتانە بکەین لەگەڵیان ببین بەڵێ لاوانەیە منداڵان بەرگری جەستیان بنیادی جەستیان جیاواز بێ بەپێی تەمەنەکانی تر یاخود گەورەکاندا ئەو نەدەکرێت منداڵێک نیو کاژمێر پێشەوەی دەست بە یاری وەرزشی یاخود لیاقە بەدەنی بکات خۆراکێکی زۆر بخوات ئەمە کاریگەری لەسەر جەستی ئەو منداڵە دەبێت یاخود بکات وەرزشەکەی بە جوانی ئەنجام نەدات ئێوەکو ڕاهێنەری وەرزشی لەوبارەوە چی دەڵێن وەرزش شتە وەرزش وای لێ هاتووە یعنی فەرقی نەماوە بین مەسەن بین کوڕ و بین کوچ ئەو وەرزشەین کچە ئەو وەرزشین کوڕە لە بدایەوە دەست پێکە خۆی بزان لە چییە بەقوتە بێ لە چیە فێرە بێ لە چیە مۆهیبەی هەیە لەم بابەتە ئەڕوە بە عمری بە حکمی عمرشیەکە مەسەن ئەبێ مەسەن خاستن لە قوتابخانەکان لە مەدارسەکان لە ئەندیەکان مەسەن لە حتا لەناو مەسەن بلێن لە ناو جادە ئەبێ ینی ببی مەسەن منداڵەکان ینی لەگەڵ گەورە یاری نەکەن چکە نەختی عەزیەتیانەدەن ئەگەر لەسەر بنیەی جسمانی لەسەر عقلی ئەمە فەرقە لەگەڵ ئەمە فەرقە ئیتر ئەبێ ئێمە ئاگادار بین لەم شتانە و هینیان بکەین بیان سەر ڕێ بەڵێ کەواتە خەوت تا چەند لێرە دەوری هەیە بۆ منە کار و چالێکی ئەو منداڵە لە وەرزشەکە زیاتر بێت کار و چالێکیەکانی زیاتر بێت پێویستە چەند کاتژمێر ئەو منداڵە بخەوێت ئێوە بۆ منە کە دایک و باوکان دێن منداڵەکانیان لە ئێوەدا دەنێن کە بۆی وەرزش ئەنجامدات وەرزش مەسەن وەختە بە محەبەبەکەی وەرزش بەیانیان بێ حتا منداڵ لەگەڵ قوتابخانە نێزیک یعنی 15 دقە بۆ 30 دقە وەرزش بکە زۆر باشە بووی لەم ڕۆژە لە ڕۆژی کامل خۆی هەم جسمی باشە بێ هەم عقلی باشە بێ خەوتنش لەگەڵ خواردن زۆر گرنگە لەگەڵ ئەهلی لەگەڵ باوک و دایک ئەبێ احتیمامی بدەن خەوتن یعنی لە تقریبا لە ساعت 9 شەو ئەبێ منداڵ یعنی بچێتە سەر جێگاوە بخەوێ یعنی زۆر گرنگە بۆی حتا بەیانیان زوو هەستێ کامل نەشاط بێ عقلی یعنی فول بێ یعنی لەو شتانە ئەبێ ئاگادار بین باوک و دایک ئەبێ ئاگادار بن یعنی لە ساعت 9 بێ بخەون یعنی زۆر ساعت 9 بێ بخەون زیاتر نەڕۆنەوە بەڵێ کاتە ئێستا بۆ منە دەکرێت بڵێن کاتی خوێندنە پرۆسی خوێندن کە دووبارە دەستی پێکردێتەوە خوێندکاران لە هەمان کادا تەمەنە جۆر بە جۆرەکان دەخوێنن لێردا تا چەند گرنگە بۆم نەهەبوونی وەرزش لە خوێندنگاکاندا سەرڕای ئەوەش بۆم نە ئەو خوێندکارانەی کێنە لای ئێوە بە تایبەت وەرزش ئەنجامێن پێویستە چەند کاتژمێر بۆم نە وەرزش بکەن بڵێ قوتابخانەکان ئێستا منداڵەکانمان هەموو دەوامی دەست پێ کرد قوتابخانەکان لەگەڵ لە مەدارسی خاستە لە مەدارسی کەرکووک دەستی پێ کرد هەر مەکتەبێک و خۆی جەدوەلی هەیە لەسەر دەرسی وەرزشی هەیە ئەو وەرزشە بکە بە کاملی بە احتیمامی مامۆستاکان بدەن بە احتیمامی بەم منداڵانە بدەن ئەم منداڵانە بێ لە ئێستاوە فێریان کەن خۆشی لە وەرزش بکەن بزانە دوای مەوهیبەیان چییە مەوهیبان چۆن سەقلەکەن لە چیە باشە بن لە چیە بەقوتە بن ئەلەو شتا بێ ئاگادار بین خۆمان يعني هیوادارم مناڵەکان کەی بگەڕنەوە بۆ ماڵ وەرزش لە مەکتەب تەواو بێ بگەڕنەوە بۆ ماڵ لەو بگەڕانەوە بێ ئەهلەتی باوک و دایکی بێ جەدوەلیان بۆ بکەن
خواردنیان لەگەڵ مثلا خوێندنیان لەگەڵ استراحەتیان لەگەڵ خەوتنیان ئەبێ هەمووی ئەبێ جەدوەلێکی بۆ دانن یعنی گرنگە زۆر گرنگە بۆ مناڵ هەتا سەرکەوتو بێ. بەڵێ کاتەوە منداڵانەی لا خوێندنگاکان وەرزشیان نییە بۆ منە ئەو ڕۆژەیە خود وەرزش ئەنجام نایە پێویستە لای ئێوە بۆنە چەند کاتژمێر وەرزش بکات منە دیاریکراوە لە ڕۆژێکدا بووم نەبووترێ منداڵەکە دوو کاتژمێر لە خۆی لە هەفتەیەکە بێ سێ چوار ڕۆژ ئەبێ سێ چوار ڕۆژ ئەم قوتابخانە بێ دەرسی وەرزشی هەبێ هەتا مثلەن نەشاطی ئێمە ئەم مناڵە بێ سرنجی ڕاکێشین چکە خۆی نەشاطی بەقوەتە چکە مناڵە جارێ ئەوێ ڕابکە ئەوێ یاریکە ئەوێ حرەکە بکە ئەنجا بێ ئەمە لایەنی وەرزشەوە بێ سرنجی ڕاکێشین هەتا ئەگە دەرسی وەرزشی نەبێ ئەبێ خۆمان دەریانکەین لە حەدیقەیە لە شتێ یاری بکەن لەگەڵ یەکە عیلاقەیان بقوتە بێ یاری بکەن ئەلەو بابەتە بێ زۆر باشە زۆر گرنگا بێ مامۆستا ئاگاداری بێ لەگەڵ ئیدارە. بەڵێ بۆ بنیادی جەستەی منداڵ و هەروەها لیاقەبەتزەنی ئەو منداڵە بەشێک باز لەوە دەکرێت کە بۆ بەرزکردنەوەی لیاقەی ئەو منداڵە پێویستە ڕۆژانە شیر و هەنگوین بدرێ بە منداڵ ئێوە چۆن ئامۆژگاری ئەو منداڵانە دەکەن کە تایبەت بۆ منە وەرزش ئەنجامێن. ئەبێ خۆی دایمەن هینی غذایی ئەبێ بچێتە ناو وەرزش دایمەن یعنی منداڵەکان ئەبێ شیر و شتێ سەحی بخۆن یعنی لەختێ دوور بکەون لەو بپچی و لەگەڵ مەشروباتی غازی دوورکەون لە خواردنی ناسەحی دوورکەون ئەبێ یعنی خواردن سەحی زۆر گرنگە بۆ منداڵ زۆر گرنگە بۆ عەقڵی منداڵ بۆ جانی منداڵ قەڵەو نەبێ یعنی وەزنی زیاد نەبێ چونکە دایمەن وەزنی زیاد بێ ئەمە معرەضە بێ بۆ نەخۆشی معرەضە بێ بۆ دایمەن تەلەبەکان مەسەلەن یان منداڵەکە کەسوولە بێ مەسەلەن چونکە قەڵەوە یان شتێ یان وەزنی زیادەیە لەختێ بێ باوکو دایکێ بێ ئاگاداری بن لە لایەنی خواردن لە لایەنی هەموو لایەوە ئەبێ بەقێتی بن. باڵێ لە قسەکان تا باست لە کێشی منداڵەکە کرد من ئەو پرسیارم لا دروست بە بۆ نام ئەو لیاقەبەتزەنی کە بۆ منداڵان دەکرێت بۆ بنیاد جەستەی ئەو منداڵ و باشترکردنیەتی بەڵام ئێوە کوڕاهێنەری وەرزشی بۆم لە منداڵەکە کێشی زۆرترە بەپێی بەراورد بە تەمەنی ئێوە ڕاهێنانەکان یاخود جۆری وەرزشەکە قورستر دەکەن یاخود ئەمە پێڕەو دەکرێت لە منداڵ منداڵ دائما خۆی حەزی بە وەرزشە ئەگە وەرزش کە دەست پێکە مەسەلەن جەدوا و بدایەوە بێت جەدوەلێکی بۆ دانین بەرنامەیەکی بۆ دانین حسب مثلا حسب صفەکان لە مەسەن پۆلی 1 لە پۆلی 2 پۆلی 3 هەر ئەبێتە ئەگاتە پۆلی 6 ئەمە قورسترێکین نەختێ دائما لە صفیەک سووکە بێ یاری خۆشە بێ یاری ئەمە پێیان ئەلعاب سەغیرە يعني یاری بچووک بۆ منداڵەکان هەتا فێری بن و فێر وەرزش بن فێری انضیباتە بن فێری ئەو یاریە بن فێری خۆشی وەرزشە بن. بەڵێ ئەی ئەوانەی بۆم نەکێشیان زۆرە بەپێی بەراورد بە تەمەنیان ئێوە لێرەدا چی دەکەن؟ ئەبێ هەموو لە هەموو وەرزەکان بێ بەرنامەیەکی بۆیان دانین ئێمە مثلا لە منداڵەوەکەوە مثلا لە وەزنی ئەوەی وەزنی زیادەیە ئەوەی وەزنی کەمە ئەوەی مثلا ئەوەی عاید مثلا لیاقی بەدینی بەقوەتە چێتە مثلا ساحە مێدانەوە ئەوەی يعني هەر بەرنامەیەکیان بۆ دانین هەر لە چی بابەتی بەقوەتە بن دەچینە ناو بەرنامەیە و دەچینە ناو مەوهیبەیە و سەقلەکەین بەقوەتیەکەین هەتا بزانە خۆی کاتە خۆی یاریچیە بێتە یارچیان نادیە بێتە بە استراحەت خۆی استراحەت منداڵەکە. بەڵێ شازی وەرزش شازی جۆری بۆم ڕاهێنانەکان منداڵ بەپێی منداڵ دەگۆڕێت دیارە من مەبەستی ئەو پرسیانم لەو بارەیە بۆم بەشێک لە منداڵان تەمەنێکی کەمیان هەیە بەڵام توانایەکی لە ڕادە بەدەر بە بەراورد بە تەمەنێکی خۆیان هەیەە بۆ منە بەشێکیان شەخانی ئەنجام دەن بەشێکیان بۆ منە یاری قورس ئەنجام دەن ئێوە لێرەدا جۆرەکەی دەگۆڕن یاخود تەنها تەمەنی ئەو منداڵە لە بەرچاو دەگیرێ. ئەبێ بیگۆڕین ئەبێ من پێتم وت ئەو چۆن مەسەلا ئەو منداڵە و قوتابیە سێرەکەین لە چی بابەتێ بەقوەتە ئێمە چینە ناو ئەو بابەتەیە سەرکەوتووەکەین یارمەتیە دەین نەسحەیەکەین بزانن لە چی بابەتێ بەقوەتە لەو شوێنە ئێمە بێت دەست بگرین بزان لە پێتم وت مناڵ حەزەکە یاری بکە یاری قەدەم بکە یاری تایەڕە بکە سەلە بکە ساحە مەیدان بکە
یاری و قرس بکە ئەگەر خۆی مەسەن ئەو بنیە جسمانی هەیە ئێمە لەو بابەتە خۆی سەرکەوتووەکەین و ئەبێ بەرنامەیەکی بۆ دانین بە قوتێکین لەو شتە و بزانە خۆی حەزی بە چیا بێ بیکەین. بەڵێ لە کاک عەبدوڵڵا لە قسەکانتە زۆر ئاماژە بە هەبوونی بەرنامە کرد. منەمەوێ بۆمە شازی بەرنامەکە چۆنە بۆمە بۆ منداڵێکی تەمەەن 5 ساڵ ئێوە چۆن بەرنامەکەی بۆ دادەن لە ڕۆژێک دوای ڕۆژ جیاوازی بە خۆیەوە دەبینێت سیستەمی خۆراکەکەی چۆن دەبێت ئێوە چۆن ئەمانە ڕێک دەخەن. بەرنامەی بۆ مناڵ و قوتابخانە دامانە لە سفرەوە دەست پێکەین لەگەڵی یعنی جیاوازی ناکەین مەسەرن بڵێن ئەمە باشە ئەمە خراپە ئەمە زەعیفە ئەمە قەڵەوە ئێمە لە سفرەوە دەستی پێکەین بەرەبەرە بەرنامەیە بۆ دانێن هەفتە بە هەفتە مانگ بە مانگ بزان دوای لە چی بابەتی بەقوتە بێ ئەو کاتە جیانەکەینەوە مەسەنەکەیانە مەزموعات بزان چ مەزموعەیەکی بەقوتە لە قەدەم چ مەزموعەیە بەقوتە لە تایرە لە ساحە مەیدان ئەو کاتە جیانەکەینەوە و بەرنامەیە خاصیان بۆ دانین بۆ وەرزشە. بەڵێ بەشێک بازەوە دەکەن بۆم نە من چەند شتێکم بەرچاو کات لیاقە هەیە بۆم نە بۆ هەموو جەستەی ئەو کەسە بەکاردێنرێ بۆم نە ڕاکردن و جۆرەکانی تر بەشێکی تر دەڵێن تەنها لیاقە بۆم نە بۆ بەشێکی ماسوولکە یاخود بەشێکی جەستەی ئەو کەسەیە ئێوە بۆم نە لە بەرنامەکەتان ئەم جۆرە شتانە هەیە؟ ئەمە بەرنامەی عامەکەین بۆ لیاقەی بەدەنی بەرنامەی عامەکەین بۆ غذایەکە بۆ مەسەن بەرنامەی عامەکە بۆ ڕۆژی قوتابەکە خاستە ئێستا قوتابخانە دەست پێ کرد دەرسی دەست پێ کرد ئێمە ناتوانین مەسەن دوای ئەوەی دەوام تەواو بێ مەسەن لە عەسر بێیان لە مەغریب بێ ئەو تەلەبەیان ئەو تەبە لە دایک و باوکی بسەنین بنین مەسەن بمین بۆ نادییان بۆ شوێنێتر چونکە ئێستا وەختی خوێندنە دائما ئەو شتە بێ لە مەکتەب لە مەدارس لە قوتابخانە ئەبێ ئەو شتانە بەکاردێنین لە بەرنامەی لەگەڵ ئیدارەوە دەست پێکەین لەگەڵ مامۆستای وەرزشەکە ئەبێ خۆی بەرنامەیەکی بۆ دان بەرنامەی بۆ خۆی دانێ بپێنێ خوتەی ئوسبوعی خوتەی سەنەوی بۆ دانێ یعنی مامۆستاکە بێ ئەو خوتەیە دانێ مەسەلەن ئەمڕۆ بابەتی سەلە باسکت بابەتی لەگەڵ تایرە بابەتی قەدەم بابەتی ساحە مەیدان ئیتر بزانە لەو مناڵانە بەرەبەرە بەقوتە بن لەو وەرزشانە بەقوتە بن لە لیاقیان بەقوتە بن لە هەموو لایەوە ئەنجا دوایی خۆمان ئەگەتوانین بزانم مناڵەکە لە چی بەقوتی ئەو کاتە جیایەکەینەوە ئەنجا بەرنامەی خاصی بۆ دانێن. بەڵێ کاتە ئەو بەرنامەیە ئێوە بۆ ئەوە دایدێنن بۆ منە منداڵەکە بەردەوامی هەبێت بەڵام بەشێک دەبینین لە زستان دایک و باوکان تەنها بە منداڵەکان دەڵێن چشک بخەنە سەر خوێندنەکەتان بەڵام تەنها لە هاوین وەرزش ڕاهێنان ئەنجامەدات ئێوە پێویستە لەو هاوینە دووبارە لە سفرەوە دەست پێ بکرێتەوە بۆ ئەو منداڵە یاخود ئەوش لە بەرچاو دەگرێت کە بۆ منە هاوینی پار ئەو وەرزشی ئەنجام داوە. مامۆستاجار ئەو شتە لە دایک و باوک زۆر غەڵەتە یعنی زۆر غەڵەتە تۆ مناڵەکە قەتعکەی لە وەرزش لەلایەن مەسەرەن 8 مانگ تۆ نێلی نە وەرزش بکە نەیاری بکە ممارسەی حەق خۆی بکە چکە لەم 8 مانگەم مناڵ هەر ئەخێنێ و خەوتوو ئەخەوێ و ئەخێنێ و ئەخوا ئەخەوێ ئەو کاتە وەزنی زیادە بێ لیاقی نامێنێ زەوقی نامێنێ کەسوولە بێ ئەو زەوقی لە خوێندنیش نامێنێ چکە خۆی کەسوول بووە ئەو نەشاطەی ئەو تااقەتی هەیە سەرفی نەکردووە ئەنجا سەرفێکە لەسەر مەسەلەن جابزام ئەهلەتە دایک و باوکە موبایل بەکاردێنن سێری موبایل بە سەعات و بە سەعات دانیشتن سێر موبایلەکەن لە جاتیەوەی سێر موبایلکە سێر ئەفلام کارتۆن بکەن سێر شت بکە دانیشێ قوتابخانەکەیان مناڵەکە چارەگەیان 20 دقە وەرزشێ بکە لەگەڵ ئەهلێتی دەرچێت بۆ حەدیقە بۆ شتێ بۆ نادی بۆ مەلەوان زۆر گرنگە بۆ مناڵ لە خوێندنش بەقوتە بێ لە خواردنش باشە بێ ینی لە بەرنامەی خواردن لە بەرنامەی خەوتنش باشە بێ زۆر باشە بێ ئەگەر مارسەی وەرزش بکە ڕۆژی 15-20 دقە بۆ نیو سەعات زۆر نییە بۆ دایک و باوکە گەر مەجالێ بدەن بۆ مناڵەکانیان ئەو وەرزشە بکەم. بەڵێ کاتە لێرەوە کاک عەبدوڵڵا دواقسەت جوابپیامت چی دەبێت؟ لێرەوە کاک عەبدوڵڵا بچێت دواقسەت بگێنی یاخود ڕێنمایی بۆ دایک و باوکان بۆی بتوانن ئەوانش منداڵەکانیان بۆ منە لە ڕێگەی ئەو بەرنامەوە بێنە بەر وەرزشکردن.
دەستخۆشی من دەستخۆشی لە دایک و باوک و اینجا ئەو هیلاکیە ئەبێ بە بەسەر منداڵەکانیان نەختی یارمەتی قوتابخانەکە بدەن، یارمەتی منداڵەکانیان بدەن، بەرنمەیەکیان بۆ دانن، یان لە ماڵ بۆیان دانن. ئێمەش لە قوتابخانەکان و لە مەدارس و لە نادیەکان ئێمە بەرنامەیەش دانین بۆ منداڵەکانمان سەرکەوتووە بن. نەختی یارمەتی منداڵەکانتان بدەن، ئێحتیمامێکی بدەنێ، لەگەڵی بن، بزانە حەزی بە چییە، حەزی بە چی نییە، لە چی بابەتێ بەقووەتە، لە چی بابەتێ بەقووەت نییە، ئەو مەوهیبە سەقڵکەین، ئەو منداڵە سەرکەوتووکەین. بۆ هەمومان باشە، بۆ دەوڵەتمان باشە، بۆ خۆمان باشە، بۆ قوتابخانەکان باشە. ئەو مناڵە فێر بێ، بەقووەت بێ لەم وەرزشە. دائما ئێمە وەکو بدایە وتم العقل السلیم في الجسم السلیم. مناڵەکان ئەبێ وەرزش یعنی ئەبێ شتێ لە ژیانمان بمێ، یعنی وەک چۆن خواردن نەخۆی ئەبێ وەرزش بکەین. ئەمە ثابتە. ئینشاءڵڵا کە سەرکەوتووە بن، داواکاری لە دایک و باوک یارمەتی مەکتەب بکەن، یارمەتی قوتابخانەکان بدەن، یارمەتی مناڵەکانیان بدەن، بەرنامەیەکیان بۆ دانن، لەگەڵیان ببن بۆ سەرکەوتویان ئینشاءڵڵا و هەموو لا سەرکەوتوو بێ ئینشاءڵڵا. بەڵێ زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا حوسێن ڕاهێنەری وەرزشی کە بشێکی ڕاستەوخۆ لە کەرکووک